بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. لەخوا پاڕێمەوە تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ کات ئینشاء الله. داوا لەخوا دەکەم لە عەذابی قەبر و ئاگری جەهەنەم بمان پارێزێ ئینشاء الله. ئەو ذیکرە کامەیە فریشتەکان فریان ئەکەوتن بینووسن. ئەمە ناونیشانی وتاری ئەم شەوی 27 ڕەمەزانە، ئەم شەوی قەدر، شەوی بەڕێز، شەوی پیرۆز، شەوی گەورە. ئەبێ کام ذیکر بێت کە ئەوەندە پاداشتەکەی گەورە بێت لە نووسینە فریشتەی خوا فریا نەکەون بینووسن. ئەم ذیکرانە لە خزمەتتانە عەرز دەکەم لە نێوان خۆم و خوادا وتوێژێکەکەم دایمە کاتێک کە شتێک بە جەنابتان دەڵێم، ئەویش ئەوەیە ئەڵێم خوایە ئەگەر من مقەسیر بم لە وتنی ئەم ذیکرانە زۆر جار ڕەنگە بیرم چێتەوە یا بۆهۆی مەشغەڵەتەوە نەتوانم زیاتر ئەم ذیکرانە بخوێنم، خۆ خوایە خەڵکی فێرەکەم کە ئەمە پاداشتێکی گەورەی هەیە. الدال على الخير كفاعله. ئێوەش بیخوێنن ئەو کەسەی کە پێتان ئەڵێت خێرە و چاکە ئەویش خێری دەست ئەکەوێت. فەرموودەکە بوخاریە، ڕوایەتی کردووە، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. ڕوفاعی کوڕی ڕافع فەرمێت لە خزمەت پێغەمبەرا بووین صلى الله عليه وسلم: كنا يوما نصلي وراء النبي صلى الله عليه وسلم. ڕۆژێک ئێمەی سەحابەی پێغەمبەر صلى الله عليه وسلم نوێژمانە کرد لە پشت سەری پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم. ئیمام کێیە؟ پێغەمبەرە صلى الله عليه وسلم. مەئموم کێیە؟ ئەصحابی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. نوێژمانە کرد، دیاری نەکردووە چ نوێژێک، کام نوێژ، نیوەڕۆیە، عەسرە، مەغریبە، عیشایە، بەیانیە، گرنگ نوێژێکە، دیاری نەکردووە کام نوێژ. ئەفەرمێ نوێژمانە کرد لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وسلم. کاتێ چوو بە ڕکووعە سبحان ربي العظيم وبحمده ئەوەی خوێند کە هەڵسایەوە و فەرمووی سەمیع الله لمن حەمیدەه. سەمیع الله لمن حەمیدەه یعنی چی سەمیع الله لمن حەمیدەه؟ یعنی خوایە ئێمە ئەلحەمدمان خوێندووە و حەمد و سەنای تۆمان کردووە، لە خزمەتتا وەستاوین پەروەردگارە. خوا بیستی حەمدی ئەو کەسەی کە حەمدی ئەکات. خوا حەمد و ثەنای ئەو کەسەی بیست. سەمیعە فێلی ماضیە، ئەی بیسێت بە ماضی ئیڵێ خوا بیستی. سەمیع الله لمن حەمیدەه. خوا شکر و حەمد و سپاسی ئەو نوێژ خوێنەی بیست کە ئێستا حەمدی دەکا. خوا بیسەرە بۆ ئەو کەسەی مەدح و ثەنای دەکات. ئەڵێ کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵسایەوە و فەرمووی سمع الله لمن حمده، سمع الله لمن حمده،
ربنا ولك الحمد أفرمي قال رجل وراءه پیاوێک کە لە پشتەوە نوێژیە کرد لە خزمەت پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئەمەی خوێند يا ربنا لك الحمد جوان گوێ بگرە مسلمان يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك حمدك عجائب ذكرك سير ذكرك گەورە يا ربنا لك الحمد أي خواي ئێمە سپاس بۆ تۆ لەسەر هەموو نعمەتێک لەسەر هەموو بەخششێک لەسەر هەموو حاڵێک الحمد لله على كل حال كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك خوايا ئێمە ناتوانین حەمد و سەنای تۆ بکەین حەمد و سەنایەک کە شیاوی خۆتە کە خۆت ئەزانی شیاوی گەورەی و عەزەمەت و سوڵتانی خۆتە پەروەردگارە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاوی دایەوە ڕووی کردە مسلمانان و هاوڵەکانی فەرمووی من المتكلم ئەوە کێ بوو ئەو دوعایی کرد کێ بووی فەرمووی يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك کێ بوو وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو فلان سەحابە بوو ئەو پیاوە بوو قال صلى الله عليه وسلم رأيت في الصلاة 37 ملكا يبتدرونها أيهم يكتبها أول سوێند بەخوا لە نوێژەکەیا بووم 30 ئەوەندە مەلایکەم بینی 30 ئەوەندە بێضعە واتە 3 تا 9 بێضعەیانی چی 3 تا 9 واتە 30 ئەوەندە 33 37 39 ئەوەندە مەلائکەم ئەبینی پەلەیان ئەکرد لە نووسینی ئەو ذیکرە کامیان یەکەم جار بینووسێت کامیان زوو بینووسێت خوای پەروەردگار فەرمووی بە فریشتەکان وەکو خۆی بۆم بنووسن لە قیامەتا خۆم ئەزانم چی وەڵامی ئەو ذیکرە ئەدەمەوە يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك سوێند بەخوا ئەوەی کە چێژی ذکر بکات هەرگیز تا و هەرگیز غافڵ نابێت لە ذیکری خوا ئەوانەی کە چوونەتە دەرەوە دوای سڵاودانەوە ئەگەر تامی ذکر و ئەم مەجلیسانە بکەن باوەڕ ناکەم ئەم شوێنە بەجێ بێڵن ئەوانەی کە مشەقەتە لەسەریان تۆزێت تەئخیر بوون لە نوێژە بەڵام ئامادەن لە پێناو یاریەکە 90 دەقەدانیشن چاو نەتروسکێنن لە پێناو مەعاشێکە لە بەردەم پەنجەرەیەکە 3 سەعات ڕاوەستن ئەگە تامی ذکر بکەن ئەزانن کە لە قیامەتە چی پاداشتی زۆرە چی ئەمێنێتەوە تەنەها کەلیمەی طەیب قسەی خێر ذکر چاکە لەو قەبرەدا فریامانەکەوێت جا ئەم شەوە شەوێکی پیرۆزە ئەم دوعایە زۆر بخوێنن ئەم ذیکرە زۆر بکەین يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك بۆ ئەوەی فریشتەکان بینووسن بۆمان إن شاء الله يا ربي خوای گەورە بە ئەهلی ذکر حەسێبمان کە إن شاء الله يا ربي خوای گەورە تاعەتمان لێ قبول کات يا ربي خوای گەورە لە گوناحی باوک و دایکمان خۆش بێت لە گوناحی مردوەکانمان خۆش بیت خوایا عاقبەت خێرمان کەیت خوایا ئیمانمان سەلامەت کەیت خوایا ڕزق و ڕۆزی حەڵالمان بەنسیب کەیت خوایا محتاجی حراممان نەکەی خوایا شەوی قەدرمان بەنسیب کەی خوایا دوعای شەوی قەدرمان لێ قبول کەی خوایا تاعەتمان لێ قبول کەی خوایا گیان ئیسلاحی حاڵمان کەیت خوایا وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی یا ربی خوایا ئەوەی چاکە چاکی بۆ بکەی
ئەوەی خراپە خوایە چاکی کەی ئەوەی باش نابێ خوا لە ناوی بەری یا ربی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بەی هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیل لە تۆ بە حاڵی ئەزانی خوایە شیفای بەی یا ربی خوای گیان بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين 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 والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.